بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. مزگەوت وەک بەرهەمێنەری ئاشتی کۆمەڵایەتی تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. بێگومان مەگەر ئەوانەی کەوا لە ئاست ڕاستیەکاندا کوێر و کەڕوولاڵن ئەگینا دەزانن کە مزگەوت لە کۆن و لە ڕابردوو لە ئێستادا لە کۆن و نوێدا یەکێک بووە لەو شوێن و لەو پێگە گرنگانەی کە مایەی پێکەوە ژیان و ئاشتی کۆمەڵایەتی کۆمەڵگەکەمان بووە. با ئێمە بچینە دادگاکان بپرسین ئەو کەسانەی کە هەموو ساڵێ لە هەرێمی کوردستاندا دەستیان دەچێتە خوێنی دایک و باوک و خوشک و برا و خێزان و نەوە و کەسوکاری خۆیانەوە، یا لەسەر بەشەمیراتێک لەسەر شتێکی دنیایی لەسەر بچووکترین شت لەسەر بۆ نمونە پێنەدانی کچێک لەلایەن ماڵی کچەکەوە کەوا دەستیان ئەچێتە خوێنی خەڵکەوە ئایا ئەمانە پەروەردەکرا و بەرەمێنەری مزگەوتن یانە؟ ئەگەر ئەوانەی کە لە کۆمەڵگەدا دەبنەمایی ئازار و ناڕەحەتی بۆ کۆمەڵگەکەمان بۆ خەڵکی ئایا ئەمانە دەرچووی مزگەوت و پەروەردە ڕەسەنەکەی نێو مزگەوتن یانە؟ بۆچی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان هەمیشە لە کۆن و لە ئێستادا لە ڕابردوو لە ئێستادا دەیانەوێ مزگەوت وەکو منبەع و وەکو پێگە یان وەکو شوێنێکی بەرهەمێنەری توندوتیژی و کەسی تونڕە و توندوتیژ بناسێن و واوێنای بکەن کە ئەمە مزگەوتە، کەسانی خراپ و کەسانی دزێ و کەسانی لاسار و کەسانی ناڕەسەن بە کۆمەڵگەکەمان بەرهەمێنن. بەڵام ئەگەر مرۆڤەکان بە چاوی حەقیقەتەوە سەیری ئەمە بکەن ئەوە شتێکی درۆیە، شتێکە دوورە لە ڕاستیەوە. ئەو هەشتاگەی کە لە فەیسبوکدا خەڵکی بە شانازیەوە باسی دەکەن من بە شانازیەوە پەروەردەی مزگەوتم، ینی هەموو ئەو خەڵکانە دەزانن کەوا مزگەوت چکایەکی گرنگە بۆ پەروەردەکردنی نەوە و تاکەکانمان. تەنانەت دەگوترێت زۆر جار ئەو دایک و باوکانش کە دوورن لە بەهاکانی ئیسلامەوە، دوورن لە پەرستش و عیبادەتەکانەوە بۆ ئەوەی پەروەردەیەکی ڕەسەن، بۆ ئەوەی ڕێنماییەکی ڕەسەنی منداڵەکانیان بکەن، زۆر جار دایک و باوک ئامادەن لە خولی هاویندا لە پشوەکانی هاویندا منداڵەکانیان بنێرنە بەر مزگەوت و بەروانە پەروەردەیەکانی قورئان و مزگەوت. بۆ قسەکردن لەسەر ڕۆڵ و پێگەی مزگەوت لە ڕابردوو لە ئێستادا و بۆچی دەسەڵاتداران بە ئامانجەیانەوێ مزگەوت وەکو پێگە وەکو شوێن و کایەیەکی توندوتیژی و بەرهەمێنەری کەسی تونڕە و وێنا بکەن و بناسێنن، و بۆچی دەسەڵات لە ئاست یەکێک لە کایە گرنگەکانی کۆمەڵگەکەی خۆیدا کە بریتە لە مزگەوت کە زۆر جار ڕۆڵی دادگا و ڕۆڵی کپکردنەوەی ناکۆکیەکان و ڕۆڵی کپکردنەوەی کێشە کۆمەڵایەتەکان دەگەڕێ، بۆچی لە ئاست مزگەوتدا هێندە کوێر و هێندە ڕەشبین و هێندە ڕق ئەستورە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا زانستزانە کۆمەڵناسم کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ جەناوت، سلااو لە بەڕێزە، سلااو لە خۆشەویستانی ئێرە لەو بەڕێزانەی کە ئێمەیان کردوت کەناڵی پەیام و بەرنامەکەی جەنابتیان کردوتە میوانی خۆیان. ئینشەڵا میوانێکی ڕازاسووکی ئەوانە بین و قسەکانی دڵی ئەوان لێرەوە دووباراکەینەوە ئینشاءڵڵا. مامۆستا سەرتا پێم خۆشە باسێ لە ڕۆڵی مزگەوت بکەین لە ڕابردوو لە ئێستادا. مزگەوت لە کۆمەڵگەدا زۆر جار دەگوترێت ئەو خەڵکانەی کە چوونەتەوە لادێکانی ئاوادان کردوتە بەر لە خانووی خۆیان هەوڵی بنیادنانی شوێنێکیاندا وەکو مزگەوت چه ڕۆڵە و پێگەی و گرنگیەکیە بۆ لە کۆمەڵگەی کوردەواریە؟ طبعا جارێتی سڵاو بۆ ئێوەی خۆشەویست، ئێمە کاتێ باسی مزگەوت دەکەین، کاتێ باسی شوێنەکانی عیبادەت دەکەین، لانی کەم لە دیدی کۆمەڵناسیەوە بەسمان لە یەکێک لە پێکێنەکانی کای کۆمەلگا، یەکێک لە ئەو شوێنانەیە کە مرۆڤی لێوە پەروەردە ئەکرێ لە کوردستان مزگەوتە، لە وڵاتێکی تر ڕەنگە کەنیسە بێ، لە شوێنی تر ڕەنگە ئاتەشگە بێیان هەر شوێنی تر کە شوێنی پەرستش و عیبادەتن. ئەمانە بەشێک لە کەسایەتی ئێمە، بەشێک لە بنیادی کەسایەتی ئێمە لە وەکو تاک وەکو مرۆڤ لە هەموو دنیاە ئەو شوێنانە دروستی ئەەکەن کە شوێنی پەرستشن. ڕەنگە بۆ بوزیەک مزگەوتەکەی ئەو هەمان ڕۆڵی مزگەوتەکەی نبینێ. مەبەستمەوەنێ بەڵام وەکو یەک پیرۆزن، بەڵام هەردووکیان بەشێک لە بۆشایەکانی ئێمە مرۆڤ پڕەکەنەوە کە قەرارە کاریگەری ئەم پێ بگەینێ. چونکە خودی خۆی مزگەوت یان بەڵین دام و دەستگا ئاینیەکان ئێمە کۆمەڵێک شتمانە لە کۆمەلگایە بۆ کۆنتڕۆلی کۆمەلگاڵ، ئەنی وەسایلی زەبتی ئیجتیماعی کە لەو شتانە یاسایە بۆ نمونەیە کە لەو شتانە مزگەوت و دامەزراوە ئاینەکان. بۆیە لە هەموو دنیاە هیچ دنیایەک ئەمە توانین بەڕەهایی بڵین. ئەلبەتە بەر لەوە شتێکم بیرکەوتەوە، وێڵ دیورانت نووسەری مێژوو شارستانیت کە یەکە لە نووسەرە معتەبەرەکان ئەڵێ شتێک کە لە تەواوی مێژوەکانی دنیا کە بۆمان ماوەتەوە ئەوەیە کە هیچ شارستانەتێک نەبوو لە دنیاە کە بێ شوێنی پەرستش بێ،
یعنی لە تووری تاریخا لە درێژایی مێژووە هیچ شارستانە دۆزراوەتەوە بن ئەم شارستانیەتە شوێنی پەرستنی نەبووە تەنانەت ئاگال لێبێ ئەوانەی دینیشیان نییە خۆی بێدینی خۆی دینە ڕاستە یعنی ئەوانەی دینیشان مارکسیەکە ناڵن دیعای بێدینی ناکەن بۆ نمونە مارکسی ڕادیکاڵن چونکە سەم نۆعیتری زۆر هاتووە دوجار ئەوانیش مارکسیان کردەوە پێغەمبەرێک مارکسیتیان کردەوە بە دینێک مەسەرەن مانیفێستی کۆمۆنیستیان کردەوە بە کتابێک کە وەکو کتابە ئاسمانەکان لەبەرەوە هیچ شارستانەتێکمان نیە کە بەبێ ئاین بێ بۆ ئاین بەشێکە لە پێداویستی ڕۆحی ئێمە بەشێکە لە پێداویستی ژیانی ئێمە بۆیە ئەمە وەکو شێوازە گشتێکی وەکو کوردستانیش ئەگەر ورد بینەوە من بیرمێ لە دوای نەوەتویەکەوە لە دوای ڕوخانی گوندەکانەوە کە هەمووی کوێر بووەوە و ئەو شوێنانی کە ئەمەش دیسان گرنگە قسەی لەسەرکەین حکومەتی بەعسی فاشستی ئەفلەقی لە پێشماڵەکان مزگەوتەکانی ڕوخان چونکە مزگەوتەکان هێمای بەرگری ئەم میلەتە بوون هێمای ڕەمزی مانەوە و تەحەداکردنی ئەو هێزانە بوون کە بەعسە هێنا سەر ئێمە پێوێرانە کرد بەڵام لە دوای نەوەتویەکەەوە هاوڵاتیان پێش ئەوەی کە ماڵەکان ئاوادانکردنەوە چون مزگەوتەکان ئاوادانەکردەوە بۆ ئەمە پێماڵێک کە یعنی دوانەیەکی لێکدانە بڕاوە ئەم میلەتە لەگەڵ مزگەوتەکانی یعنی کەم باخێت تۆچی بۆ سەیران بۆ هەورامان بۆ شارە زور بۆ سوزانم بۆ شار باژێر ئەبینی کابرا باخەوان لە باخەکەی بۆ ڕازی نەبوو کە هەر بەرماڵێک لەخوا بەرێ تاتەنەوەژێکی دروست کرد بۆ نوێشکردن بۆیە پێداویستێکی ئەم میلەتەی ئێمە کە لەگەڵی ڕاتوە مزگەوتە لەبەرەوە هەر جۆرە قسەکردن هەر جۆرە دەستکاریکردنی ئەم وەزیفەیە بڕوام وایە خەلەل لە بنیادی ئەم میلەتە دروستەکە لەوەش قوڵتر بڵم کە زیان بە جگە لە باشتی کۆمەڵاتی و بە پتەوی و بە تەماسوی کۆمەڵاتی گەێنێ زەرت بە میلەتی ئێمە داوەکو میلەتی کورد چونکە ئێمە کە باسی میلەتەکەین چی ئێمە هێشتۆتەوە ئێمە چەند ساڵە بە ئاگر و ئاسن سەرکوتەکەین وانە بەڵام کۆمەڵە شتێ ئێمە بهێشتۆتەوە بۆ نمونە دابوونەری تا کولتورە ڕەنگە ناوچەی جوگرافیەکەمان بێ حتا ئەوستەمێ لەسەرمان بۆیە کە لەو شتانێک ئەو دینەیە کە ئێمە بێکەوە بەسۆتەوە هەموو ئەمانە وای کردەوە کە ئێمە قووەتێکی داخلیمانەوێ هەرچەندە زەختە دەرەکی کە زۆر بێ قووە داخلیەکەمان کە مزگەوت ڕۆڵێکی گەوری تیابینەوە بڕوام وایە هەر دەستکاریکردنێکی ئەم شوێنانە دوجار دەستکاری هەموو بنیادی کۆمەلگاکە ئەم ێزە ئێمە چوار پای هەیە پایەکیان کولتورە پایەکیان مزگەوتە پایەکیان یاسایە پایەک یەک دانیان لابەری لەقەبێ ینی مۆلەقەبێ ناجێگی دەبێ لەبەرەوە قسەکردن لەسەری دەستکاریکردنی هەر مەبەستێ بێ بڕوام و زیانە گەێنێ بە هەموو بابەتانی کە باسمان کاتە مزگەوت لە کۆمەلگەی ئێمەدا چ ڕۆڵ و کاریگەریەکی هەبووە یان کامە بووە ئەو ڕۆڵ و کاریگەریەی کە مزگەوت هەی بووە و گێڕاوێتی لە کۆمەلگەیمەوە ئەگەر مزگەوت لا ببرێ ڕۆڵ و کاریگەریەکەی چۆنی بەسەر کۆمەلگەوە دیارە بێ لە ڕاستیا بەڕای من خراپە بێ بەڕای من ئەم میلەتە گەر کولتورەکەی و دینەکەی و کۆمەڵێک عادات و کۆمەڵێک ئەو شتانی لەکەیتەوە نەک بە دڵنیایەوە پێ دەڵێم چۆن دایناسۆرەکان ئینقرازیان کرد بڕوام وایە ئەم کەلیمەی سەختەیە لە ئێمە ئینقرازەکەین یعنی ئێمە هاوڕێجان بیرکەرەوە لەم دنیاە چیمان هەیە هونەرەکەمان ئەدەبە گەورەکەمان دەسەڵات و هێزە عەسکەریەکەمان دەسەڵاتە مادیەکەمان بەجددی هیچمان نیە بۆ دەرەوە ئیبداعەکانمان داهێنانەکانمان کە هیچمان نییە ئەوەی ئێمێشێتەوە تەنها شتانی خۆمانە کە تۆ هیچ نییە ئەگەر هیچ نەمێنە یانی هیچیت کاتە تۆ وەکو ئەمریکا دەسەڵاتێکی گەورەنی اقتصادێکی گەورەنی وەکو رووسیا جەمسەرێکنی وەکو سین منبعێکی اقتصادی گەورەنیت هەتا ژمارەی گەوری دانیشتوانیت کەواتە تۆ چی تێ بۆ دەرەوە ئەگەر ئەم بابەتان نمێنێ ئێمە حتا دەوڵەت نین کارین دەوڵەت ینی سیادە نین ئێمە حکومەتی بەڵام سیادەمان نیە دەوڵەت نین مادەم سیادەمانی ئەسڵەن مهدەدین بۆ هەموو مەترسیەک هەموو ڕۆژە توانم مەحومانکەنەوە بۆ یەک کەسا کە من تۆ بە زمانە کوردی قساقین کۆمەڵشت ئێمەی بە زمانە کوردی هێشتەوە عادات و تەقالیدەکەمانە دینەکەمانە چوارچێوە جوگرافیەکەمانە بەڵام بەجددی ئەبینە من کار بۆ وا کرێکە حتا زمانەکەمان بیرچێتەوە ئێستا ئەوەندەی ئەهمێتە دێ بە زمانی بێگانە زمانی کوردی خەریکە قیمەتی نەمێنێ یعنی من یەکە لە بەرپرسانی وڵاتە بەداخەوە زۆر بەتوانجەوە لە شوێنە وتە بووی زمانی کوردی باوی نەماوە بۆ چی چاکە مەگەر بۆ داوازی ناوپاس ئێستاش کە سواری پاس نابێت یعنی مە بەرپرسێکی تۆ لە ماستیا واڵێ تۆ کە زمانەکەت نەما کە دینەکەت نەما کە کولتورەکەت نەما تۆ چیت ئێمە کورچین بەڕاستی لە کام هاوکەشە گەورانی دنیاە یعنی لە کام هاوکەشە گەورانی دنیا ئێمە ڕەخەمین ئێمە شاری ئەفرینە دەسەین کەس دەڵێ بۆ کەزیێتە سەرخەل لەگەڵمان لە ساڵی پەنجایی کوردستان دەسەین دیسان کەس دەڵێ کەزیێتە جواب لەسەرمان لە کاتێکە جوولەکەی کوژدێ لە کاتێکە لە پاریس تەقینەوەکە کەوانە چوار کەس پێوە نەبێت سەرێکی هەموو سەکەدەکانی دنیا خۆڵەکەن بە خۆلەکە خۆپیشاندانەکەن کەواتە ئێمە بەڕاستی ئێمە
لە ژێرەوەی دنیایی لە خواری خواردەوەی زەوی لە ئاخر لاپەڕی ئەو پەرتووکیان کە پەرتووکی ژیان و پەرتووکی مرۆڤاتی و پەرتووکی ئەمڕۆی پێوترێ لەبەرەوە کاتێک کە دەستکاری ئەماکەی تۆ هیچ نامێنێتەوە کەیچ نەما ئەو کاتە چیت ماوە یعنی کۆمەڵی خەڵکمانە بێنێ خەڵکی بێبەها کە بەداخەوە ئێستا استراتیژی نوێی عالەمی کار بەوە کە مرۆڤەکان بەهایان نەبێ ئەزانی بۆ کاتێ من بەهایەکەم جلوبەرگەکەی تۆ بە ئاسانی قوبڵ ناکەم ئەزانین جلوبەرگەکەی تۆ چییە تۆ ئەتەوێ هەموو شتێک تۆ بەسەر نابی چەسپێنی کاڵاکەی تۆ بێ یعنی تۆ چتە بازار ئێستا جلوبەر کڕی خۆ بەدڵی خۆ جلوبەرگ ناکڕی لە ڕاستی هیچمان بەدڵی خۆمان ناکردن ئەو بازار بەسەر مای چەسپێنێ بازار بە ئێماڵێ کاڵم بازار جیهانی سەرمایه‌داری بێماڵە چی لە بەرەکەی چییە خۆی گوێ لە کام مۆسیقاگری یعنی کامە شاجوانە شاجوانی وا بینی ئەڵە شاجوانە تر نییە شاناشرینە وانە یعنی مۆسیقای وا بینی ئەڵێن وەڵام باشتی مۆسیقاش ساڵ دەرچوو هەستەکەی ئەمە ئەڵی تەنەکە بۆ لێن بەڵام لەبەرەوەی ئەمە فەرەنگی بەجیهانی بوونە فەرەنگی سەرمایه‌داری ئەمە بەسەرا ساغەکاتەوە یعنی واو لێکا بۆ نمونە وردە وردە خواردنی فاست فود خواردنی ماکدۆنا خواردنی بەرگەرکی نازەمانە هێنتە ناوە ئیتر باوی یاپراغ نامێنێ کە باوی یاپراغ نەماتۆ بەشە لە کولتور لە دەستا کەواتە کە باوی سەروپێ نەماکەواتە کە باوی نانی تیری نەما ئەمە بەجددی ئەمە کەبیلەکەیتەوە خەڵک ئێستا لەوانەیە بڵێ نانی تیری چییە نانی تیری وەسفێکە بۆم کۆمەلگای کوردیە بەشە لە پێکەنێم کۆمەلگای ئێمە یاپراغ ئەزانین وەزیفەی کۆمەڵاسانی یاپراغ چییە هەمیشە کە تۆ یاپراغە بینی خێزان کۆ بێتەوە یعنی یەکێ لە ئەتوانین بڵین وەزیفەی یاپراغەوەیە کە کۆمەلگای کوردی کۆکاتەوە چۆن وەزیفەی جۆزە هەڵانەوە ئەوە کە ئێمە هەمومان لە بەردەرگایتە بینین بەڕاستی وەزیفەی یاپراغیت بەم شێوەیە ئەمە بۆ خواردنێک ئەم بابەتەواڵێم کە تۆ لە خواردنێکە دەدرێ لە بەهای کۆمەڵاتی دەدرێ ئەگەر لە دینەکەت بدرێ لە شوناسەکەت بدرێ لە کولتورەکەت بدرێ خودی خۆ کەواتە تۆ هیچت نەما یعنی بەڕاستی ئەم شتانە کۆمانەکاتەوە من وەکو زانست من بەچی بەسەرن من کە دەنگم نەما کە ڕوخسارم نەما کە ناوم نەما من هیچ نیم ڕاستە من هیچ نیم یاڕاستی کەس لێکم ناکاتەوە ناو قەرەباڵغی و ژاوەژاوی دنیای نەبم ئەمە کاتێک تۆ لەم شتانە ژەدەی کاتێ بە مەبەزیان بێ مەبەست بەڕاستی بەڕای من بەنسبەت کەسێکە و کە باسی کوردایەتی بکە ئەگەر کەسێک هەموو خەمی تیجارەت و بازرگانی بێ بەبێ مۆڕاڵ ئاساییە هەموو شتێک بکات بەڵام کاتێک تۆ باسی سیستەمەکەی باسی ئەخلاق و مۆڕاڵەکەی کاتێ باسی نەتەواتیەکەی کاسێ باسی دامەزا و مۆساتەکەی ئەبێ لە ورترین قسەتا زۆر وردبی چونکە پچوترین قسە جاریوە خەرەلی زۆر گەورە دروستەکە زۆر باشە مامۆستا زانست لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گوێبیستی ئەو قسەیە بووین کە مزگەوت بەرەمێنەری توندوتیژی و کەسانی توندوتیژە ئایا بەڕاست ئەم وەسفە بۆ مزگەوت شتێکی دروستە یان بۆ من ئایا مزگەوتەکانی ئێمە بەرهەمێنەری توندوتیژی و شەڕ و ئاژاو و کوشتارەکانن لە کۆمەڵگەدا بۆی کە من قسەی گیرفانم نەکەم بۆی کە بۆ بیسەری بەڕێز و بۆ بەڕێزانش ئەو قسانە ئەبیستن ئەو قسانە شتە مێشکان ئەو قسانیان پێگرنکە ئەبێ ورتر بیکەینەوە لە ڕاستیە با گومانکەین قسەکەی ئەوان ڕاستە با گومانکەی قسەکەی ئەوان ڕاست نییە با ئەوان گومانکەن قسەکەیان ڕاست نییە ئێمەش گومانەکەن قسەکەی ئەوان ڕاست بێ بۆی کە بگەینە حەقیقەت لە ڕاستیە بۆ گەشتنە حەقیقەت زۆر شت ئاسانە ئێمە لە شاری سلێمانی چەند مزگەوتمانەیە لە شاری هەولێر لە شاری دهۆک لە کوردستانە وانە ئایا چەند کەس هاتووە مزگەوتەکە ئایا بەڕاستی کە لە ڕۆژی جومعان و جەماعەتەکانە مزگەوتەکان بەرناکەوی ئایا بەڕاستی مرۆڤانن کە ئەوە شەڕەنگێزن وانە ئایا بەڕاستی بچینە دادگاکان بچینە سجنەکان شوێنەکانی چاکسازی هەر بەڕاستی بپرسین بزانین خۆمە داتای حتمما حکومەت هەرێملایەتی بزانین ئەو کەسانی تاوانەکەن ئایا بەڕاستی ئەم پەروەردەی مزگەوتن ئەم قسانە بە داتا ڕوو نەکرێتەوە ئەمە بەڕاستی زۆر کارەساتە بەڕاستی زۆر کارەساتە من بەش بە حاڵی خۆم زۆر دڵگرانم بۆی کە لە وەختی انتخاباتە یعنی جملە فڕێدرێ کومەرە جملە فڕێدرم جملانە بە سادەی فڕێدە بەڵام لە ئاسی بەرپرسیاتی خەتەرەکەوێتەوە یعنی بۆ کورسیەک بۆ دەنگێک بۆی کە ئەوی تر کەم بێتەوە بۆی ئەوی تر گەشەی زیانەکە بۆ ئەوی تر لێبی ئەم قسەکردنە بەڕاستی ئەم تەسلیحاتە زۆر خەتەرە زۆر نابەرپرسانەیە ئەکرێ بزانین بۆ نمونە ئایا ئەمە لە چەند ساڵی ڕابردووە بعد 10 ساڵ وەرگرین ئەو کەسانی کە پەروەردەی مزگەوت و تاوانیان کردووە زیاترنیان ئەو کەسانی پەروەردەی کافتریاکانی ئەو کەسی پەروەردەی زانکۆکانن باشە من زانکۆم تاوا کردووە بەیانی تاوانەیەکەم زانکۆکە دابخرێ ئەمە زۆر نالۆجیکیە ئەم پەرداخە بۆ دروستکراوە کە من ئاوی تا بخۆمەوە بەڵام من شەڕ لەگەڵ تۆکەم پەرداخە تێ بگرم ئەنی پەرداخە دەغە بکەین ئایا چەقۆ خەڵک شەڕەچەقۆی پێەکە خۆ شەریکەی شەڕەچەقۆ بینەری بەڕێز بۆچی شتەقۆی دروست کرد بۆ تەماتەجین و خەیارجین و گۆشتجنین و پێداویستی ڕۆژانەی ئێمە بەڵام من بە نەشارەزایی بە نەتێگەشتووی بە خراپی بە هاندان بە هەر لە مابەتانە چەقۆکە بەکاردێنم ئێم لە زەلامێک وڵایی دیتر لۆمەی شەریکەکانی چەقۆکەین بەڕاستی شەرەکانی چەقۆ ئەبێ دابخرێن چونکە
زەرت زۆر لەم کۆمەلگادان چونکە شەڕەچەخۆی پێکرێ ئەی بەچی یانە مابێ منطقەمە بۆیە کاتێ ئەم قسانەکەی بزانیم قسانە ئایا ڕاستەقینە یاننا ئەبێ بەراوردی هەموو شوێنانە بکەین بەراوردی عەدەدی مرۆڤەکان بکەین ئەبێ بەراورد بکەین بۆ نمونە ئەگەر قەرارە چونکە ئەمان با بوو بابەتێکی تر کاکی من بابەتێکی لە دنیا پێوتە ئیسلاموفۆبیا یان ترس لە ئیسلام فعلا لە دنیاە ئێستا وایە کە زۆرتر فۆکەس چاو لەسەرەوەی کە مسلمانەکان کە هێمای توندڕەوی توندوتیژین ئەمە ئیعلام ئەم کاراکە ئیعلامی دنیا خەریکی ئەم کارێ لە کاتێکە کە داتاکان پێمانڵن هەموو تاوانانی کە مسلمانێکن کەمترە لە سەدا سێیان لە سەدا دوو بە تاوانەکانی داعشیشەوە گەر لەسەر مسلمان حسێ بکەین بە ئەوانشەوە بەوەی هەر کەسێکێکا بە ناوی و بەهاندان و بە تەحریزی ژێکا بە پارەی خەڵکی ژێکا ڕاستە ئەوە ناگاتە لە سەدا سێ بۆ لە سەدا دوو جا دوای ئەوە داتای زۆرمانە بەدەستایە بەڕاست حەلبی عارەمی یەکەم چێ کردی مزگەوت کردی مەلا عەبدولکەریم مدەریس کردی مامۆستا مەلا عوسمان کردی ها مەحوی کردی ناری کردی یعنی ئەمە قسێکی نامەنتەقی کە چل مرۆڤی تاکوژ ئەی حەربی عالەمی دووەم وانە ئەی شۆڕشی ڕۆشنبیری چین کە نزیکی 100 میلیۆن خەڵکی تیاچوو ئەی شۆڕشی بەلشەفەکان بڵین کۆمەنیستەکانی رووسیا یعنی ئەمانای ئەوانی کە لە بۆر ماکرن ئەمانە ئەوەی کە سەدام حوسێن و حافظ ئەسەدێکە مەگەر حافظ ئەسەد و سەدام حوسێن حکومەتێک ئیشتراکینین پەرۆدەی مێشە ئەفلاقن کە مێشە ئەفلاق کەسێکی مەسیحی بوو بە باگراوندێکی چاپ دایک جوولەکە لەبەرەوە ئەم منطقانە ئەمە جارێ مؤسساتی گەورە ئەم بابەتەکەن یعنی بۆ تەشویقکردن بۆ ناشرینکردنی سوورە گشتەکەی مسلمانانە وەگەرنا ئەوەی کە مسلمانان لە ڕاستیە قوربانی یەکەمی ئەم بارودۆخەشن یعنی ئێستا زەمبی ئەمە چێ دوێنێ هێرری کیسنجەر لە مقابلێکە لێکە لە ڕۆژنامە ئەمریکانە ئەڵێ حەربی عالەمی سێم لەبەر دەرگایە جیهانی ئیسلامی زۆر ئەبن بە تۆز و خۆڵ سوتەمەنی ئاگرەکەەوە ئەژلێکە جوولەکە بێ هەوڵبا زۆرترین عەرەب و موسڵمان کوژێ بۆی کە زۆرترین وڵات داگیرکە ئێمە لە ماڵی خۆمان دانیشتین بە حاڵی خۆمان و دانیشتوین شەڕی دنیا دێتە ئێرە شەڕی دنیا دێتە لای من بە ئێمە چیمانێ بەڕاستی شەڕی پێ بکەین لەبەرەوە ئەمە شتێکە ئەو بدادی ئیسلاموفۆبیایە کە لە جیهان ئیشی لەسەرەکرێەوە بەڕاستی بڕام وایە نەک بڕامە بە دڵنیاییەوە مؤسسات ئیشە سەر ئەم بابەتاکە وەگەرنا ئێمە بەڕاستی قوربانی حتا لە کوردستانیشە خۆشبەختانە نمونەی ئەو کەسانەی کە پەروەردەی مزگەوتەکانن لە شێخ سەعیدی پیرانتەوە لە بابە تاهیری عوریانتەوە هەمەدانتەوە لە نالی و مەحوی و لە قازی محەممەد و شێخ ئەحمەدی بارزان و مەلا مستەفا و حتا یعنی چێک دۆزیتەوە پەروەردە بوون هەموو خەڵکی مرۆڤ دۆست و خەڵکی ئینسان دۆستن ینی چەمکەکانیان لێکدانەوەکانیان تەفسیرەکانیان شیعرەکانی پڕەتی لە ئینسانیت پڕەتی لە ئینسان دۆستی لەبەرەوە ئەمە بە هەر نەتیجەیەک بێ من هیوادارم من وەکو تاکێک وەکو ئەوی کە لە ناو کۆمەلگایە وەکو وەزیفەیەکیش کە هەم بێەوەی کە من نیگەرانم لەوەی کە ئەم بابەتانە زیان بە ئاسایشی کۆمەڵاتی ئێمە ئەگەێنێت و ئاسایشی کۆمەڵایەتی ئێمە ئەکاتە ژێر پرسیارەوە و بەڕاستی کۆمەلگای خۆمان پڕێتی لە قەیران حق نییە قەیرانیتی بۆ دروستکەین لە پێناو دەنگ و کورسی و پەرلەمانە بڕوام وایە هەموو ئانە قیمەتی ئەوەی کە ئەو شێواوە زیاتر لە کۆمەلگا بکەین زۆر باشە کەواتە مامۆستا بۆچی دەسەڵات بە ئامانج دەیەوێت لە ڕۆڵ و پێگەی مزگەوتدا یان بوونە دەسەڵات چه سوودێکی دەست دەکەوێت لەوەی کە ڕۆڵی مزگەوتەکانمان کەم بکاتەوە یان لە پێگە و لە قورسایی و لە گرنگەکەی بدات هەر ئەم هەفتەی ڕابردووش نیە ئەی لە چەند ساڵی ڕابردوودا بەتایبەت کاتێک کە زۆرتر درڕندانە دەرەکەوتن دەیان دەرزی مزگەوتیان داخست دەیان مامۆستایان هەتا بوونە لە شاری سلێمانی چەندین جا قورآانی پیرۆز فرێدرایە شوێنە زۆر پیسەکانەوە کە ئەمە هەر بەرهەمی دەسەڵات بوو بە بەرچاوی ئەوانەوە کرا لە ڕاستیە بڕوام وایە جارێ باشترین بارودۆخ بۆ دس ئاژاوە و شەڕ و فەرتەنە و ئەو بابەتانەیە یعنی کەسێ بێ ئەم کەمێرانی ئێرە بەرێ ئەگەر من تۆ شەڕمانە بدانیشتی بین ناتوانێت بێتە ژوورە بەس کە من تۆ شەڕمان بۆ ئاسان شتەکانە بە ئەمە بەشێکی بەداخەوە زۆر دەسەڵاتەکان بۆی کە زۆرترین سوود وەربگرن یەکەم پێویستیان بە ئاژاوە دوم پێویستیان بە میلەتێکی گێلە نەزانە ڕەنگە مزگەوتەکان زانکۆکان شوێنی هوشارکردنەوەی خەڵک بن بەشێک لەو مامۆستا ئاینی بەڕێزانی کە لەسەر کار لابراون لەسەر لەسەر کار لابراون کە داوای مافی میلەتیان کردو مەسەر داوای کارەبای کردووە چی بکار ینی لە مزگەوتە باوەشێنەکە و خەڵکا بین ئێناوی بڵە خەڵکی ناوەڵا کار بە من پێویستە لەبەرەوە ئەم شوێنانە مادەم شوێنی هۆشیارین بەڕاستی دەسەڵاتی نادات پەروەر و نادڵسۆز کۆمەلگای هۆشیاری ناوێ کۆمەلگای هۆشیار ژیانی ئەوێ کاتە ژیانی ئەوێ ئەوی ناتوانە ژیانی بۆ دابینکە و جارە ژیانی خۆی بەدابینکە لەبەرەوە پەنا باتە بۆی کە کۆمەلگا بەمش ئاقارە بەرێ ئەمە هەنگاوی 1 و 2 3
باشترین دەرفەت بۆی کە ئینسان دیسان دس بازاری خۆش بێ بازاری باش بێت ئەوەیە کە ئەبێ ئاژاوە دروستکە لە بینی دەستت بەبینی کەمەنەت تەواتەکان کەماتی ئاینەکان لە بینی فێرقەکان لە بینی مەسەبەکان لە بینی عشیرەتەکان هەمووانە بۆ قوتەکاتەوە لە کاتێککە ئەمە ئەم بابەتانەمانەیە مەسەن جاری وا جۆ لێ بڵێ وڵات فلان کەسیش داوای کورسی کۆتاکە خەریکە عێراق و کوردستان بە کورسی کۆتا خەڵکەکەی ئەگەر قەرارە دیموکراسی زۆرین و کەمی نەبێ بۆ لە ئەمریکا کورسی کۆتانی بۆ خەڵکەکەی تر بۆ لە بەریتانیانێ بۆ لە تۆ حەقی خۆتە بژێرە من کە دەنگێم بە کاگراس بەڕاستی گوێم لێنێ تۆچ دینێکی بدام تۆچیت قەیچێکە با قایم هەموو حیزب دوو مەسیحی تیابێ چوار یەزیدی تیابێ پێنج موسڵمانی تیابێ یعنی لەبەرەوە حتا بە کورسی کۆتاکان و زەقکردنی ئەم بابەتانەش لە پێناوی مەسلحەتی حیزبیە تۆ پەرلەمانی کوردستان 100 کورسیە وانە دە کورسی کۆتا دەیکەی بۆ زیاکایتە تۆ 20 تەیە 20 لە باخەڵا بوو کە منتەواتیانە ئیتی تۆ دەیتریش بێنی بەم لاوەلا کەواتە تۆ براوە یەکەمی لەبەرەوە زۆر جار مەسەرەن ڕۆشنبیرە گەبینی ها قسەیەک فڕێدا لەگەڵ حرمەت مامۆستایەکی بەناو ئاینە بینی قسەیەک فڕێدا ئیتر هەنی ئیعلام هەندێک تۆڕی کۆمەڵایەتی کە دەستی ئەموون یان فۆکەسەکە لەسەر ئەم بابەتە بۆی کە کۆمەلگا بۆ مەشغوڵکەن لە ئەساسە بەڕاستی کۆمەلگا ئێمە کێشەی جارە موسڵمان و کافری نییە کێشەی مەسیحی و جوولەکەی نییە کێشەی ئیسلام و یەزیدی نییە ئەسڵەن کێشەی نییە یعنی من کوڕێم کۆمەلگایان من لەگەڵ مەسیحی لەگەڵ مەزیدی هیچ گرفتمان نییە بێکەوە بەڵام کاتی دەسەڵاتی دەوات بۆ نیشانەدا ئەمە کارەساتەکەی حتا من لەو ڕێکخراوانی کە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و نازام ژنان و بابەتانن کە لەگەڵ منەظەم ئەجنەبیەکان دانیشتم من هەندێک جار لەگەڵیان بوون بەچیتی جاری وایە نەوعی باسی کۆمەلگای کوردیەکە هەستەکەی کە حاچی سەرچەقۆی پێەیە خەرکی یەکتر کوشتنە بۆی فەم دەوەرگێ بۆی کە ئیسفادێ بکە لە کاتێک ئەمە زیان بە ناوبانگی کوردستانە گەێنە پێشە شتێک ئەمە زیان بە تۆ گەێنە ئەمە زیان بە سیلمی ئیجتیماعی گەێن لەم کۆمەلگایە بۆیە دەسەڵاتەکان ئەو دەسەڵاتانن کە دڵسۆزی کۆمەلگانین بە مەبەست ئەم کارە ناکەن بۆی کە بازاریان خەڵک مەشغوڵ بێیان بازاری خۆیان خۆش بێەوە ئەو شوێنانە لە ڕاستیە ئەوە زۆر گرنگە دووباری کەمەکە شوێنی هۆشیارین کاتێک شوێنی هۆشیاری بێ لە ڕاستیە با بڵین ئەگەر خۆم بکەینە جێی ئەوان نەحەقیان نییە وا بکەن کاتێک تۆ شوێنێک ئینسانی هۆشار پێگەێنێ ئەو دایەخا ئەگەر ئەم هۆشیاری بەردەوام بێ ئەوە لەسەر کورسەکەی لاچێت دەڵم کاگراس تۆ 20 ساڵ لەسەر بەرنامی بەسە نوێری منە بەڵام ئەگەر من هۆشار نەبم وەزام خوا لە ئاسمانەوە بە گوری سێ بەس کاگرانی دا بەزانێتتر ئەگەر ئەو قسەمان بۆ نەکات دنیا گورگەماخوا لە ڕاستیە تۆش دەم پێیان نەبی گورگ کەس ناخوا یعنی خەڵکی تریش بەڕای پێشکەشکە بۆیە ئەم هۆشیاری کە مزگەوت بۆ نمونە کە دروستێکا لە کۆمەلگایە بەڕاستی لە زەرەدی زۆر کەس تەواو بێ لە زەرەدی زۆر کەس تەواو بێ بۆیە زۆر کەسیش حەزی پێ ناکە و ئاواتی پێ ناخوازێ زۆر باشە گەل لەوە زیاتر ڕۆڵی مزگەوت کەم بکرێتەوە بۆ منە مزگەوت تەنها بۆ ژنمارەکردنێک تەنها بۆ وتارێکی هەینی بکرێت و ئیتر بە بەردەوام داخراو بێ بەردەوام بوونە ڕۆڵی نەبێ بەردەوام تەنها مکەبەرەکانیشی بۆ هۆشیارکردنەوەی خەڵک هەر بێدەنگ بکرێن بۆ چه سەرنجامێک چاوەڕێی ئێمە دەکایە کۆمەلگە بەرەو کوێ دەڕوە بەداخەوەستەکەم ئەمە سیلسیلە بەرنامەیەکە جێبەجێکردیان پێیان جێبەجێکرێ بەرحاڵ زەرەدی یەکەم دۆڕاو یەکەم کۆمەلگای کوردیە تاکانی کۆمەلگای کوردی ئەوە تەنها مزگەوت نییە قوتابخانەکانی ئێمە جوان یعنی قوتابخانەکانی ئێمە تەهمیشترین قوتابخانن باسی قوتابخانە حکومیەکانەکەم زانکۆکانی ئێمە تەهمیشترین و پەراوەزخراوترین شوێنن بەڕاستی زانکۆکانی ئێمە بە معنای کەلیمە مرۆڤ پەروەردە ناکەن خوێنەوار و ڕۆشنبیر پەروەردە ناکەن یعنی وەزیفەی زانکۆ بێ وەشارکردنەوە بێ وەزیفەی داهێنان بێ بەڕاستی خەریکە ئەم وەزیفەی لە کیز ینی ئەم وەزیفە نەخەریکە زۆر کەم بۆتەوە بۆی هەمیشە ئەو هاوارە بیستن لە زاری مامۆسانی بەڕێزی زانکۆکانەوە کاڵن ئاسی تەلەبە دابەزیەوە تەلەبە گوێ ناگرێت تەلەبە ئامادەی هەموو شتێکە تەنها یعنی ئامادەیە 4 پەیجی فەیکە کاتەوە حەو ئەکاونتی خۆشی هەیە ئامادەیە شەو ڕۆژ کاتە کوشێ بۆمانە بەس ئامادەنی خەریکی مەنهەجەکەی خۆی بێ لێرە عەرزی جلی بۆکرێ لەوێ پێشانگای زانکۆیە کۆنسێرتی بۆکرێ ئەوەی کە تیای نییە زانکۆکانی ئێمە خاڵی کراوەتەوە لە عیلم لە زانست خاڵی کراوەتەوە لە داهێنان ئەمە بۆ زانکۆ دوایە بۆ قوتابخانەکەش دوایە بێبەها ئەکرێ بێبەها ئەمە بۆ مزگەوتیش بەهامان شێوەیە کاتێک کە کۆمەلگا هەموو شتێک بێبەها بوو هەر مەدرسەیەکی مەدرسەی پوچگەرایی و هیچگەرایی ئیتریش شتێ قیمەتی نییە ئەسڵەن بۆ تۆ گرنگ نیە دایک چیە باوک چییە نیشتیمان چییە نیشتیمان و چزانم حرمەتم بۆ بینەران فڵان شت و کێک وایە زانکۆ چییە مزگەوت چییە دایک و باوک چیە دایک و باوکێکی خۆیەتی پارەی پرسی پێکرد منی هێناوەتە ئێرە زۆر تووڕەکە پارەی شیرەکەی ئێمەوە ئەمە ئەم قسانەیە کە ئەم نەمەتایانەوێ ئێمە بێنن ئەو کاتی کە من سەوابەتم نەبوو هاوڕێجان گەورەترین کێشی ئێمە وەکو کورد سەوابەتمان نییە ئەزانی سەوابەتنی
شتێکی جێگیرنی کۆمان کاتەوە هەر بەڕاستی فارس شەرجیان کۆی کاتەوە ئەڵامەکەی کۆی کاتەوە هەر بەڕاستی کردداری چاک و نازانم ڕفتاری چاک و فڵانشت کۆی کاتەوە ئەوی کە ڕەمزی سەرکردەی یەکەمیانە ئێمە چی کۆمانەکاتەوە دڵنیا دەکەمەوە کوردی عێراق و سووریا و کوردی هەر چوار پارچە لەسەر ئەو عەلەمەیەک ئێمە هەمانە کۆگنین هەولێر و سلێمانی کۆگنین لەسەر پەرلەمانەکەمان کۆگنین لەسەر ڕەمزەکانمان کۆگنین ئێمە لەسەر شتێک کۆگنین لەسەر سنوورەکانمان کۆگنین یعنی زۆر زەحمەتە ئێستا برادرانی ڕۆژئاوا و برادرانی هەرێم باشووری کوردستان بە یەکۆ کۆکیتەوە ئەو 10 ساڵان کۆگرینەتەوەی بگرن ناگیرێ سەوابەتمان نیە ئیسا کە سەوابەتی نەبوو هەموو شتێکی پێکرێ من سەوابەتم هەیە وەکو ئاردی بندڕکمان لێ دێ هیچ وەک ئادی ناودڕک لێ دێ جا خۆی دڕک بەو شێوەیە ئەبێ ئادی تێکەی ئەو پەندە کوردی دوێن لە مەجلیسەکە باسی پەندی کورد دەکرێت بەڕاستی پەند بەشێکی زۆر لە پەندە کوردەکان زۆر جوان وەزیفەی دەکەن یعنی جاری وایە زۆر یەک کتێب بۆ شێکاتە پەندێکی کوردی ڕاستە وەک ئاردی ناودڕک وەرە ئاردی ناودڕک کۆکەرەوە کۆ ناکرێتەوە بەڕاستی مە خەریکەوامان لێبێ یعنی زۆر زەحمەتە دوو کورد ببینی یەک ئاواز بڵێ زۆر زەحمەتە دوو کورد ببینی یەک ئاواز بڵێ لە شارێکە لە وڵاتێکە لە خاکێکە لە ماڵەکە هەتا هەولێر و سلێمانیش شتێک هەولێر سلێمانی دێک و یەک وەکمان لێ دێ ئەمە من بڕام وایە کاری لەسەرێکی ئمە سەوابەتمان نەمەوە هاوڕێجان ئینسانە سەوابەتی بێ زۆر زەحمەتە خۆی بفرۆشێ من هەمیشە ئێڵێمەوە قسەی منی قسەی مامۆستا جەنابی پرۆفیسۆر زەڵمیە مەرحوم ئەوە فەرمێ حتا مانگا پەرستێک لە بێ ئەوەی کە هیچی نییە زۆر باشتر ئەتوانی لە خەتێ لەگەڵ یا بڕۆیت یعنی هەر زۆر تو ڕەبووی کە ئامانتێکت داڵی لەبەر خاتی ماغەکەوەی لێ مەکە هەر مشک پەرستێ بتپەرستێ بەڵام کەسێک کە سەوابەتی نەبێ تۆ سەوابەتن یا نازانێت چۆن لەگەڵی ڕەفتارکەم ئەڵەن باوکە سێ کوڕی هەبوو قسەی بۆ خەڵکە کردوتی سێ کوڕمەیەکیان زۆر چاکە خوا لێم نەسێنێ دووەمیان خوا لێم بسێنێ سێمیان عیبی نوتیان بۆوتی یەکەمیان هەچی ئەڵێ ڕاستە لەبەرەوە خوا بۆم بهێڵێ ئەزانم هەچی ئەڵێ ڕاستە مە بڕاوەتەوە وتی ئەی دووەمیان وتی دووەمیان ئەڵێ هەچی ئەڵێ ناڕاستە درۆیە ئەوی شەر خوا بۆم بهێڵێ خوا لێم نەسێنێ ئەی وتیان ئەی سێم وتی سێمیان نازانم کەی ڕاستە لەو کەی درۆڵێ ئەوتیان باشە ئەوی کار درۆڵێ بۆ وتی ئێزانم قسەکانی دویتر بە قسەی بڕوا ناکەم بەڵام ئینسانەکەی نەزانی ڕاستە و کەی نەزانی درۆڵێن بێسەوابەتە ئینسان کە سەوابەتی بێ ناخۆی نافرۆشێ دوو ڕووە یعنی حتا هەر مەبدەئێکی بێ هەر مەدرسەیە بێ مسلمان بێ جوو بێ کافر بێ کە خۆفرۆش دەبوو مەبدەئێکی هەیە لە پێناوی شتێکە ئەژی زۆر گرنگە ئێستا جیهانی تازە ئێوان لێم کە هیچ مەبدەئێکمان نەبێ هەر ئەمە کومەڵ قوتابخانە دروست بوون بۆ ئەم بابەتە بۆی وامان لێ بکەن هیچ لە پێناوی چێژە بژی بخۆرەوە بڕۆ جمعە و شەمە و ئەوە خۆ بەتاڵ کەر و تەواو یعنی هیچ ینی سەوابەت نییە سەوابەت هیچ شتێک کۆت ناکاتەوە بۆیە کە هیچ شتێک کۆت ناکاتەوە کە هیچ شتێک کۆت ناکاتەوە هیچ شتێک کۆت ناکاتەوە یعنی ئەو کەسێک کە هیچ سەوابەتێکی نییە ئاسانە کڕێ ئینسان ئەگەر مزگەوت کۆی کاتەوە ئەگەر علم کۆی کاتەوە ئەگەر مارکسە کۆی کاتەوە مەبدەئیە مەسەن لە شتەکانە خەڵکە بوو مارکسی ڕاستەقینە بوو تەریان لە پەنجەی بە زنجیر احترافی ناکرد مەبدەئیشیە بوو مەبدەئیشیە بوو بەس ئێگەسا مەبدەئی نیە ئێستا ئاوا لە $2 بکە ئەلە قوربان پاچێڵی بەسەر چاوی تر کورد و منازانم هیچ هەموو بەولاوە لەبەرەوە خەتەرە کە ئەم ئیشکردنە لەسەر نەبوونی سەوابەت لە کۆمەلگای کوردیە لە کۆمەلگای خۆی جیهانیشە بەس ئێمە کۆمەلگای کوردی داماوترین هەر کۆمەلگای جیهانی بەرەو ئەوە ئەڕوا بەرەو تاک جەمسەری ڕوا بەرەو بابەتە ئەڕوا بەرەو سوود ئەڕوا گرنگە تۆ من سوود بگەێر ئیتر ئەو سوودە گوێم لێ نییە ئایا ئەم سوودە چەند ئەخلاقی چەند ناخلاقیە خۆی قاعدی ئەخلاقچێک قاعدی ئەخلاقەوەی نە تۆ زیاد بکەی من زیاد بکەم لەو شتانی کام شتانە چۆن نەزانی شتی ڕاستیان ناڕاستە شتی ڕاست هەتا شتی چاک شتی دروست هەتا زیاد بێ زەرەتی بۆ کەس نییە تۆ تا ڕازگۆ بی هەتا ڕازگۆ بی زیانی بۆ کەسەیە نیەتی ئەی خوانە قاسە پێچوانەکەی زیانە بۆ هەمومانەیە یعنی خوا دوو لە ڕووی ینی حرمەتم بۆ جەنابەت بە جەماعەتی بەرنامەکانی پەیامەڵی من سەعات 4 بۆ بەرنامە سەعات 5 شەر چاوەڕە نایی 6 شەر نایی زیان لە پەیامی زیان بینەر چاوەڕێی وڵا کاگری ئەو دیارنی بەرنامی باس و خواستمان ئەمڕۆ نییە لەبەرەوە شتی باش هەتا زیاد بێت زەرەدی نییە هەتا زیاد بێت هەتا چاکە زیابێ هەتا ڕاستی زیابێ هەتاکو هاوڕێتی زیابێ هەتاکو وەفا زیادبی ئەمانە شتی جو ئەمەم پێودانگی ڕاست و دروستیم شتانە ئەمە یەکوێکاتەوە هەتا زیاد بێ زەرەدی نییە سوودی هەیە بەڵام پێچوانەوە ناڕاستی درۆ خیانە تا زیاد بە زیان بە هەمومانەگەێنێ بۆیە کۆمەڵێک نەمەتی ژیان پیا بوو قوتابخانە پیا بووە کە بەمەبەست کۆمەڵێک اقتصادی گەوری لە پشتەوەیە ئەوێ دنیا بکاتە بە دنیایی بە دنیای کە تەنها من چێژ ببینم تر جۆم لە هیچ نییە ئەمە بچی ئەماکەن ئەمە بسا بینەر بڵێ لەوانەیە باشە ئەمە لە پێناوی چی ئەم قوتابخانەوەکەن
ئەم وڵاتانەواکەن لە پێناوی بێگومان کاتێکە من داوای گۆڕینی ئەم مێزەی ئەم پەرداخە دەکەم دەبێت بەدیل و جێگرەوەیەکشمە بۆ کۆمەلگا دەسەڵات کاتێ دەیەوێت مزگەوت بێ ڕۆڵ بکە بێ ئەرزش و بێ بایەخ بکە خۆی چه بەدیلێکی هەیە کە بتوانێت هیچ نەبێ نیوەی مزگەوتیش ڕۆڵ و کاریگەری هەبێت لەم کۆمەلگەکان بۆ نمونە یەکێ لە بانخوازە ئیسلامیەکان دەڵێت تەحەدا دەکەم سەرۆکی یەکێ لە حیزبە گەورەکانی کوردستان بتوانێت هێندەی مەلایەکی نەخوێنەواری لادێ خەڵک کۆ بکاتەوە یا کاریگەری هەبێت لە کەبکردنەوەی کێشە کۆمەڵایەتەکان بایم واز لەوە بێین کە سەرۆکی حیزبەکە ئەوە ناوکە کۆی لەو موچە خۆرەکانی خۆی بەڵام با بتوانێت خەڵکێکی 100 کەس کۆ بکاتەوە کەوا شوێنکەوتی خۆی نین وەڵام پرسیارەکە و جوانە وەڵامێکی جوانشم پێ بۆ جەنابەت بەر لەوە ویستم بڵم بۆچی ئەیانەیە مەدرسەیەکی جگەرایی و پوچگەرایی بێ ئەرزش بێ نرخکردنی شتەکان لێدان لە مزگەوت لە زانکۆ لە قوتابخانە لە دایک و باوک بۆ ئەیانە بۆ ئەمە ئەکەن کاتێک کە تۆ هیچت نەبوو ئاسان داگیرەکەی یعنی ئەڵێ لە پێناوی چیان من دیفاعکەم لە پێناوی چیان من بەرگری نیشتیمانکەم بەرگری لە دینەکەم بکەم بەرگری لە فڵان شت بکەم لەبەر ئەوە لە بۆی داگیرکاری ئەوان بە ئاسانی بێتە ناوەوە ئەسڵەن پێویستی بە سەرباز نییە تۆ خۆت سیستەمی بەرگریت نەماوە دیفاعت نەماوە ینی کە بەرگری شخصیت نەماوە لەبەرەوە ئاسان داگیرەکەن دووەم ئەو قسەی زۆر تەواو وەختی خۆی کار باوڵی مامۆستا و شێخ و مزگەوتم بابەتانەمانە بوو کەسێک بە هەزار تاوانەوە ئەچوو بۆ لای شێخت تۆبەیە کرد لەسەر دەستی ئیتر قەت خراپی ناکرد کە ئەنگوو فڵان خراپەکەی گوت تۆبەی دەستی شێخ ناشکێنم وانە نەخوێنەوارێک ئەیگوت تۆبە ناشکێنم خیانەتی ناکرد دزی ناکرد لەو ئیشەی لایە دانا هەرگیز دەستکاری ناکرد ئەیگوت لەسەر دەستی فڵان شێخ من تۆبەم کردووە باشە ئێستا حورمەتم باسی خۆمەکەم باسی زانستەکەم بە بڕوانامەوە بە ماستەرەوە بە دکتۆراوە بە ڕێبات و بۆیان باخەوە بە سیارەی جوانەوە بە موەسسەساتەوە سیرەکەی هەزار سوێنە دێن ئەم هەموو شەهادەتی دارە هەڵواسیوە لە زانکۆش سوێنە خۆیت کەچی گەندەڵیەکەیت ناسیاویەکەیت بۆ 10,000 دینار بۆ تەلەفۆنێک یەکسەر هەموو یاساکان هەڵەوشێتەوە یعنی ئەمێ بڵێم بەداخەوە تەنانەت زانکۆی ئێمە سیستەمی زانکۆی من نەیتوانی بەقەوت ئەو شێخەی کە تۆبی بە دەروێشەکە کرد تەسی لەس ئێمە بکە خۆی ئەوە نەی خوێنەوارەکان زاردیان لێمەداوە نەخوێنەکان لێمان نەداوە ئەو گەندەڵیانی هەیە نەخوێنەکان نایکەن بەبووین باخەوە کۆنتۆ دانیشتون و ئیتر وەرەقەی ئیمزاکە وانە لەبەر ئەوە دووبارێکەمەوە لە دوای لە 27 ساڵی حکومەتی کوردیا ناتوانیت بەقەت ئەو شێخە دەوریان بێ کە تۆبەی بە دەروێشێکی خۆیە کرد کەوا لە دەروێشەکەی و هەرگیز ناخراپە ناکەم جی ناکەم گەندەڵی ناکەم درۆ ناکەم ئێستا بە بڕوانامەوە بە مەسئولیەتەوە بە پەرلەمانەوە بە وەزیرەوە بە چی و هیچ کۆنتڕۆلی ناکە خۆی پێ کۆنتڕۆڵاکە بۆ لەبەرەوە تۆ پەروەردە نەماوە ناخی مرۆڤت پڕ نەکردووە عەزیزم من هیچ حکومەتێکی دنیا ناتوانێت بۆ هەر تاکێک پۆلیسێک دابنێ بۆی کە تاوان نەکات دزینەکە من حکومەت لەسەر مێزێکم حکومەت لاگەی لە منی من دزیەکەم یا دزی ناکەم خۆ ناکرێت پۆلیسێکم بۆ دابنێ لە پشتەرمەوە جا من پۆلیسەکەش ڕێکەکەنێ پۆلیسە بۆ پۆلیسەکەش دابنێ ئەویتش دەگەڵی ڕێکەوەم ئەبێ ئێمە وجدان ناخ خۆمانە زین بکەینەوە ئەو وجدان لەکوێ دروستە بێت بەشێکی وجدان و بەشێکی ئەخلاق ڕۆڵی لە ئاینەوە دێ با تۆ کە ئاین بێ ڕۆڵەکەی وجدان و ئەخلاق بێ ڕۆڵەکەی وانە یعنی ئینسانێک ئەگەر چەمکە ئاینەکان بخوێنینەوە من معجیبی ئەوم کە ئەڵن پێغەمبەر دوردی خوالێبەکە لە مەکەوە چوو بۆ مەدینە لە مەدینەوە چوو مەکە دوای ئەوەی کە دەریان کرد کە وڵاتی خۆی بوو سوکاتیان پێ عەزێتیان نا بە سواری حوشتێکەوە ئەسپە حوشترە ئەڕوا سەری لە ئەرز داناوە پێڵم باشە تۆ ئەمڕۆ ڕۆژی سەرکەوتنە بۆ سەر بەرز ناکەیتەوە هیدەیتر من ئەگەر دەشوێنە دەرمکەن و دوای بەهێزە و بچمەوە برا هیچی یانی تەوانیە هەر بەهۆن ڕڵیان دنیا وێرانەکەم ئەفەرمێ ئەترسم ئەو کەسانی کە منیان عەزیەت داوە من ببینێ سا خەجاڵەت بن عەزیەت بکێشن باش ئەمە پەیامی دینەکەی تۆیە پەیامی دینەکەی تۆیە باسی حەزەتی سولەیمانەکە کە چیرۆکی قسەی مێرولەی کرد بۆ دێنێ ئەڵێ ئین سولەیمانە وەجنودهو لا یشعرون شعوریان نییە یعنی مێرولەی خوا قسەکەی دێنێ بەرامبەر پێغەمبەری قساکە ئەڵێ بێشعورە بری نەکو بمانشێلن یعنی بەڕاستی لە ئەسڵابێت دین ئێمە فێرکا کە دڵمان نام مێرولەیەک ئەزیەت بدەین پێما وای ئەو مێرۆژوو ئێمە ڕۆح لەبەرە وەکو ئێمە جان لەبەرە وەکو ئێمە دروستکراوی وەزیفەیەکی لەم ژیانەیە ئێمە مافمانی ژیان لەو بسەنینەوە مافمانی ئەو عەزیەدین مامۆستا زانست دەسەڵات ئێستا کۆمەڵگەی ئێمە هەمووی ئەتوانین بڵێن بەڕێژەیەکی زۆر گەنج و لاوەکانمان ئەوەن تەواو بوونەتە
ئامادەگی تەواوی ناو نێرگەلە و جگەرەکێش و شوێنەکانی مەینۆشی و مەیفرۆشی دەسەڵات ئەوەندەی کە لە مزگەوت دەدا ئەوەندەی کە دەوێت مزگەوت بوونە بێقابل و بێ ئەرزش بە پیشانی کۆمەڵگەکێ بدا ئەوەندە بوونە ڕۆڵی نێرگەلە خانەکان و کافترێ و نازانم شوێن جگەرەکێشان و مەیفرۆشەکانی بکردە کۆمەڵگەمان زیاتر بەرەو کۆمەڵگەیەکی ئارام نەدەچوو. زۆر جار لەسەر بابەتی بڵاوبوونی و نێرگەلە و جگەرە و بابەتانە پرسیار لە ئێمەمانان نەکرێ من هەمیشاڵم لە بەرەوەی هیچ لە دام و دەستگاکان نەیانتوانن ڕۆڵی خۆیان ببینن فراغ من گەنج لە فراغ ئاچمە کافتریاوە نێرگەلاکێشم بەچم جگەلاکێشم ئەو فراغە حیزب دروستی کرد نەیتوانی ئەندامەکانی فێری ڕێخستن فێری مڕاتبی بکە ئەو مزگەوت دروستی کرد کە نەیتوانی ئەندامەکانی یان بڵین ئەو کەسانی هاتوچۆیەک ئەنجامە خۆی نەیکرینیان نیانێشت یان تەشویحیان کرد ئەوە قسەیترە ئەمە حکومە نەیتوانی کاریان بدۆزێتەوە بەی کە لە ماڵ کە بچن بۆ کار و لە ماڵەوە هیلاک بن و بچن لە ماڵەوە خەریکی ژیان و خەریکی حیات و خەریکی بەبەتانی خۆیان بن فعلا باشترین بەدیلی داخستنی مزگەوتەکان کافتریاکانە خۆزگەسە برادرانی 104 وەربگری بزانی کەم شەو هەیە کە لە کافتریاکانە شەڕ ڕووندا شەڕە چەقۆ ڕوونەداوە بزانی ئایا 104 بەڕێز هەفتەی چەند تەلەفۆنیان بۆکەی لە مزگەوتەکانە بڵێن کاکەوە ئەم مزگەوتە 1000 کەس نوێژخوێنی وڵات چوار یای بەیەکە شەڕە چەقۆیانە و کافتریاکانی چەندیان بۆکە 100 کەسی تایە و ئەم پرسیارە خۆزگە 104 جوابی بداتەوە ئەو پرسیار لای من نییە و من دڵنیام هەمومان وەڵامەکەشە زانین یعنی هەر بەڕێزی هاتووی مزگەوتەکان چوو کافتریاکە من وەڵامەکەی ئەزانم خۆی تەمەن دەسەڵاتیش چاوی بەو ئارامی و پێکەوە ژیان هەڵنایە ینی خۆی ئەزانێت کە شتەکە ئەوایە وەڵای تر ئەمە خەتەرەکەیە بەس زۆر لە دەسەڵاتەکانی دنیا دەسەڵاتە تۆتالیتارەکانی دنیا کارەکەن بۆ سەرخۆشکردنی گەنج بۆ بە بڵاوکردنەوەی حتا دژمنانی کوردیش لە وڵاتانی کە کوردی تایە بە بڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکان و هێرۆین و نازانم فلان و فیسار ئەم کاراکەن بۆی کە ئێمە عەقڵی ئێمە دیل بێ هاوڕێجیان ئەگەر مرۆڤێک بوو بە دیل و کۆی لێ مادەیەکی هۆشبەر و نێرگەلەیەک و جگەرەیەک مەشوب و بتڵێ بیرە مستحیلە بتوانە بەسەر بەرزی داوای حەقی خۆی کە مستحیلە بە وڵاتەکەی بڵێ تۆ داگیرکەری وڵاتەکەی منی تۆ بۆ نییە حکمی من کەی منە بێ خۆم حکمی خۆم کەم بۆیە دەسەڵاتە تۆتالیتارەکان کار بۆواکەن کە مادە هۆشبەرەکان مادە سەرخۆشکەرەکان بڵاوکەنەوە بۆی کە ئێمە عەزیمەتمان لەدەست بین ینی مرۆڤێک کە مادەی هۆشبەر بەکاردێنێ ئەو کاتی کەلەشی پێویستێتی ئامادەی هەموو شتێک تەسلیم بکە هەموو شتێک ینی کەیسەکان زۆر لە ئەنتەرنێتەوە بچن بخوێنەوە بچن سەری ڤیدۆکەن گوێ لە بەرنامەکان بگرن ئەو کەیسانەی کە بکێشاویان وازیان هێنا ئەساکەی کێشن ئامادەیەک مقدەسترین شتەکانی خۆی ئەگەر کچەکەیەتی خێزانێتی خۆیەتی پارەکەیەتی ماڵەکەیەتی ئەو کاتی کەلەشی داوایەکە ئامادەی هەمووی بەخشێ ئینسانێک تا ئەوڕادێ زەئیمە بە مادەیەکی هۆشبەر چاوەڕی چی لێکەیت بۆیە دەسەڵاتەکان بۆ گێلکردنی شەعب هەمیشە نێرگەلەخانەکانەکەنەوە سەماخانەکانەکەنەوە تلیاک بڵاوکەنەوە بەڵام لە ڕاستیە نەتەوە گەورەکان لە ڕاستیە مرۆڤە گەورەکان کافتریاکان دروستی نەکردوون مەلهاکان دروستی نەکردوون قاعەکانی کتێبخانە دروستکردین مزگەوتەکان دروستی کردوین سەنگەرەکانی بەرگری ڕۆشنبیر و منەوەرانەی کورد دەرچی خانەقا و تاکیەکانی کوردستان مەحوی و مەلعەبدکەی و دەڕیس و خانی و ئەمانە ئێمە لە دووڕیانەکان یان ئەو کەسانی کە بەو نەمەتە قساکەن یان نەبێت تف لە ڕابردووی خۆیان میلەتەکەیان بکەن یانە بێت تف لەو قسانە بکەن کە خۆیان ئەیکەن وەگەرنا تۆ ئەگەر نمونە بەڵاکانت ئەهلی مزگەوت بووبن ئەهلی قوتابخانە بووبن ئەهلی مەداریس بووبن شۆڕژگێڕەکانت چوزانم شاعیرەکانت نووسەرەکانت مێژوونووسەکانت ئەی تۆ ئەگەر نەفرەتت لەمانە کرد چیت مایەوە هەر بەڕاستی چیت مایەوە ئێمە مزگەوتمان نییە لە دنیای مزگەوتمان نییە لە کوردستانە باشە مزگەوت بەدەلەوە ئی سەر بە دینێکە سەر بە چ دینێکە ئی کێیە چۆن بووە چێت مایەوە ئەو هەموو شاعیرەکانت خۆش ئەو هەموو لە قازی محەممەد و لە مەلا مستەفای بەرزانی و نازانم لە شێخ سەعیدە و لە عەبدوڵای نەهەریە و لە حتا سمکۆی شکاکە و هەمووی ئەوانی شت ڕۆیشت چێت مایەوە چیت ماوێنی ئەگەر بتمێنێتەوە بەشێکی زۆری دوای دەسەڵاتی دوای نەوەتوت ماوەتەوە ئیتر بەڕاستی و جێی شانازی نییە بەڕاستی هەمومان نەزانین جێی شانازی نیە بەداخەوە کە یعنی بەدیلی ئەوێ ئەو برادرانن کە ئەم کارهاتانە مەسەر کوردستان هێنا ڕاستە ئەگەر ئەهلی پەروەردەی مزگەوتەکان دڵی لە کوردستان ئەگەر ئەهلی مزگەوت لە کوردستان شۆڕژگێر بووبن نمونەی مامەڕیشە بووبن نمونەی ئەو قازی محەممەد و شە مەحموود ئەمەر بووبن نمونەی پێچەوانەکەیان چێن ئەو کەسانن کە کوردستانن
فرۆشت ئیتر هەم قوتەکەی و هەم خاکەکەی هەم ئایندەکەشی بەداخەوە لەبەرەوە ئەمە بەڕاستی بڕام وایە تاوانێکە تکاکەم پێش بەرەو ئینتخابات دەڕۆین تکاکەم کە لە پێناو کورسێکی پەرلەمان و چەند هەزار دەنگەکە هەستی میلەتەکەت بریندار کۆمەڵاتی مەخەنە مەترسیەوە تکاکەم ئەم میلەتە مەکەن ئادی ناودڕک یعنی بەڕاستی نە کورسێک 100 کورسی پەرلەمان قیمەتی نییە پەرلەمانێکمان بۆچی کە گەلەکەی بەختەوەر نەبێ کە هەولێر سلێمانی بێک و دەگوترێ خاندی کە لە ئیستعمارەی بەریتانیا وڵاتەکەی ڕزگار کرد ڕێخی مانگا لە دەموچاوی هەڵدەسوێت دەڵێن خۆتۆ باوەڕ بە مانگا پەرستنی لێ بەڵام تەنها لەبەر ڕێز و حرمەتی ئاینی میلەتەکەم وا دەکەم آخر هەر بۆ عەزەمەتەش بتوانی گەورەترین وڵاتی سەر ڕووی زەوی لە وڵاتەکەی دەرپەڕێنێ ئینسان ئەگەر شتێک کە ئینسانێک کە شانەزی بە خۆی و بە بنەماڵەکەی و بە میلەتەکەی و بە دینەکەی و نەکرد قەت چاوەڕێی هیچی لێ مەکە قەت ئیشی گەوری پێ ناکرێت ڕاستە مامۆستایان کۆتا قسەت لەسەر پێگە و گەورەی و ڕۆڵی مزگەوت لە بەرهەمێنانی ئاشتی کۆمەڵایەتی دابینکردنی ئاشتی کۆمەڵایەتی پێم خۆشە گوێبیستی کۆتا قسەت بم دووبارێکەمەوە مزگەوتەکان شوێنی پەرزگاکان هۆکارێکی کۆنتترۆلی کۆمەڵاتی زەبتی ئیجتیماعی و هۆکارێکی پێگەیاندنی کۆمەڵایەتی تاکەکانن کارکردن بە سلبی لەسەر هەرێک لە بابەتانە وەک چۆن لەسەر قوتابخان لەسەر خێزان ئەنجامی زۆر سلبی و نەرێنی ئەبێ و ڕەنگە ئەوەی کە زۆر تەسی لەسەرکە ئاشتی کۆمەڵاتی بکاتە ژێر پرسیارەوە و توندوتیژی جەستەیی زیادکە و نەخۆشە دەربنەکان زیادکە بڕوان بۆیە کە هیچ جێگرەوەیکی و بەدیلێکشی نییە نەک لە کوردستان لە دنیاشە بەدیلین چونکە وڵاتێکمان پێشک نایە تا ئێستا دین ڕۆڵی تای نەبێت تۆ گەورەترین وڵاتی ناوچەکە ئێستا ئیسرائیلە کە وڵاتێکە نەک وڵاتێکی دینیە بە معنای دینیە ئەمریکامان هەیە لەگەڵ رووسیا هەردوو وڵاتەکە کە ترەمپ و پۆتینن لە دوای دەرچوونیان بە ئینتیخابات لە دوای سەوتی شەعب ئەبێ بچن لە کەنیسەیەکە سوێن بخۆن لە کەنیسەیەکە نەک بڵێن لە پەرلەمانیشە ئەنجا ئینیان پێدێ متمانیان پێدێ لەبەرەوە کارکردن بۆی کە ئێمە لێدان لەمە لە ڕاستیا ئەمە زۆر گرنگە بیڵین پێم وایە ساحب قڕانی ڕەحمەتی بە شێ مەحموود ئەڵێ باشە بە شێ مەحموود ئەڵێ بۆ ناچی لەگەڵ ئینگلیزەکان چونکە قەزەیەکیان بۆ بە ئەلەساس تەوخەی نەکرێت شێ مەحموود کە تەنها وەکو فتوواکەی مەلای خەتێ ئەفسانەیەک و هیچی تر ڕاستە ئەڵێ من دڵنیام لەمە ئەگەر بچمە سەر دینەکەشانی چم بۆ ناکەن لەبەرەوە بەڕاستی ئەگەر پێم وابێ وڵای ئەگەر من مزگەوتەکان بڕوخێنین ویتر دڕۆتی کوردیان بۆ ڕاگەێنن ئەشەدوو نایکەن یعنی بەڕاستی بچینە سەر دینەکەشان با دەست بە ماڵی خۆمانەوە بگرین دەست ماڵی خۆمانە بگرین لەبەر ئافرین و دەستخۆشی فلان و فیسار لە کۆمەڵگەی خۆمان نەدەین ئێمە ئەم کوڕی ئەم کۆمەلگاین ئەوانەی کە ئەو کارە نەژەکەن بەڕاستی وەک نانەکەمانە خۆن وەک خاکەکەمانە خۆن وەک بە خۆشگوزرانی ئەژین باوە لەو میلەتەش بێنن لانێکەم ئەگەر مزگەوتەکان هیچ نەکا بەڕاستی هەزارها پیریکۆ کردوتەوە کە وای کرۆ تووشی نەخۆشی بەڕاستی زەهای دەرونی نەبوون کوێ کاتەوە لەوێ یەک دەبین لەبەرەوە زۆر سپاس بە بەڕێز زانستزانە کۆمەڵناس کە میوانی ئەمڕۆی بەرنامەی سپاس بە بەڕێز لەبارەی گەورەی و ڕۆڵ و پێگەی مزگەوتەوە لە کۆمەڵگەی کوردیان نەوشیروان مستەفا ئەمین لە کۆتایی کتێبی پەنجەکان یەکتری ئەشکێننی خۆیدا دەڵێ هاوینان بۆ ئەوەی بەرەڵانە بم باوکم دەستی دەگرتم و دەیبردم بۆ مزگەوت و فێری دەرزەکانی قورئان خوێندن و حەدیسی دەکردم لای مامۆستایانی ئەو مزگەوتە دەڵێ پاشتریش هەتا گەشتمە زانکۆ و لە مووسڵ و لە بەغدادیش دوو تەفسیری قورئانی پیرۆز زۆر کاریگەریان لەسەر ژیان و ئاراستەی فکری من هەبوو کە بریتی بوون لە تەفسیری جەلالەین و تەفسیرەکەی سەید قوتب کە تا ئێستاش زۆر پێیان کاریگەرم کەواتە ئەمە قسە یەکێک لەو سەرکردە و کەسایەتیانەیە کە لە سەردەمی منداڵیشدا هۆکاری مزگەوت دەکاتە هۆکاری بەرەڵانەبوونی خۆی و پەروەردەکردنێکی ڕەسەن کە باوکی دەستی گرتووە بردوێتە مزگەوت بینەرانی بەڕێز و خۆشەویستا بەیەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ